مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا تیشکی خستە سەر چەندین بابەتی پەیوەست بە دۆخی ئەمنی و سیاسی و ئابووری هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەش. مەسرور بارزانی ڕایگەیاند عێراق بە دۆخێکی سەختی ئابووری تێدەپەڕێت و پێویستە بودجەی 2021 عێراق لەسەر بنەمای دەستور و شەفاف بێت. ئامادەی حکوومەتی هەرێمی کوردستانیشی بۆ ڕادەستکردنی نیوەی داهاتە نانەوتیەکان و 250,000 بەرمیل بە بەغدا دووپات کردەوە. ئاماژەی بەوەشدا کێشەی هەولێر لەگەڵ بەغدا تەنیا موچە نییە، بەڵکو دەیانەوێت لەسەر هەموو پرسەکان بە پاکێجێک لەگەڵ بەغدا بگەنە ڕێککەوتن. ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت داکۆکی لەسەر بکە ئەو ڕێککەوتنەیە کە لەگەڵ حکوومەتی بەغدا ئەنجاممانداوە یانیش ناوەڕۆکی ئەو ئیتیفاقە بە شێوەیەکدا بڕێژرێتەوە. کەواتە هەندێک جار ئەبیستین کە بازێ لە برادران داوای ڕادەستکردنەوەی هەموو مەلەفی نەوتی هەرێمی کوردستان دەکەن کە ئەمە پێم وایە ئەسڵان خاڵێکی دەستوری نییە، چونکە لە دەستوردا مافەکانی هەرێمی کوردستان دیاری کراون بە چ شێوەیەک مامەلە لەگەڵ ئەم مەلەفە بکرێ. ئێمە بە هیچ شێوەیەک ئەوەمان قبول نییە کە مافە دەستوریەکانی هەرێم پێشێل بکرێن بەتایبەتی لەم حاڵەتەشە. لە وەڵامی پرسیارێکی کوردستان 24دا لەسەر لامەرکەزێتی ئیداری و دارایی بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان و وروژاندنی ئەو بابەتە هەندێک جار لە پاڵ بەغدا سەرۆکی حکوومەت ڕایگەیاند هەندێک لایەن لە هەرێم داوای لامەرکەزیەت دەکەن لە کاتێکدا داوای توندکردنی مەرکەزێتی بەغدا دەکەن. هەروەها ڕاشی گەیاند حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی هاوبەشی لایەنەکانی هەیە و خواستێتی لەو چوارچێوەیەدا دەسەڵاتی زیاتر بە ئیدارەی خۆجێیی پارێزگاکان بدات، بەڵام هەموو پرۆژەیەک لە دەرەوەی ئەو چوارچێوەیە ڕەت دەکەینەوە. ئێمە لە حکوومەت خۆمان پرۆژەی شۆڕکردنەوەی دەستهەڵات و لامەرکەزی ئیداریمان هەیە. لەلایەکەوە دەمانەوێت ئێمە داهاتی هەرێمی کوردستان بە شێوەیە گشتی زیاد بکەین. ئەمەش هەموو پارێزگاکان دەگرێتەوە بەبێ جیاوازی. هەروەها گەیاندنی خزمەتە بۆ هەموو ئەو پارێزگانە. بەشێک لەو هەڵمەتەی بە ئەلکترۆنیکردن و بە ئانلاینکردن بۆ نەهێشتنی ڕوتین و لە یەک نزیکترکردنی هەموو لایەنەکانە بەیەکەوە. کەواتە ئێمە بەردەوام دەبین لەسەر جێبەجێکردنی پرۆژەی حکوومەت، بەڵام پرۆژەی تر لە دەرەوەی حکوومەت قابلی قبول نییە، چونکە ئەمە پرۆژەیەکی هاوبەشە. ئێمە کاتی خۆی لە پەرلەمان هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە بەشدارن لە حکوومەت بەیەکەوە پرۆژەکەیان داناوە و ئێمە لەسەر ئەوە بەردەوامە بین بۆ جێبەجێکردنی. بەڵام ئەو بەڕێزانەی کە باسی لامەرکەزیەتی زیاتر لە پێویست دەکەن، من بە حقیقەت تۆزێ جێی سەرسوڕمانە، چونکە لەلایەکەوە دەیانەوێت بە هەموو شێوەیەک لە هەولێر بڵێم دەسەڵاتەکان جیا بکرێنەوە، بەڵام لە هەمان کاتدا ئامادەن هەموو دەسەڵاتەکانیش بدەن بە بەغدا. کەواتە لێرەدا سیاسەتێکی ناڕوون هەیە. چۆن لێرە داوای لامەرکەزیەت دەکرێت، بەڵام لەولاوە داوای مەرکەزیەتی حکوومەتی فدرالی دەکرێت. سەبارەت بە ڕێخستنەوەی داهاتی ئاڵوگۆڕی بازرگانی و ڕێگریکردن لە بازرگانی قاچاغ، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لەگەڵ چەند کۆمپانیایەکی بیانی لە هەوڵی دانانی سیستەمێکی پێشکەوتوو داین لە خاڵە سنووریەکان کە بەهۆیەوە داهاتی خاڵە سنووریەکان شەفافتر دەبێت و ڕاشی گەیاند چەند بڕیارێکمان دەرکردووە سەبارەت بە بنبڕکردنی قاچاغی لە خاڵە سنووریەکان و چاوەڕێی جێبەجێکردنیانن. سەبارەت بە خاڵە سنووریەکان دوو بابەت هەیە عەرزیەوەی بکەم. یەکێکیان ئەو کۆمپانیانن کە بە شێوەیەکی فەرمی لە خاڵە سنووریەکان کار دەکەن، بەڵام حکوومەتی هەرێم بە هاوکاری لایەنێکی پسپۆری بیانی توانیمانەوە کۆمپانیایەک بێت یارمەتی ئێمە بدا بە شێوەیەکی پسپۆری چۆن ئێمە ڕێخستنەوەی خاڵە سنووریەکانی خۆمان بدەین. ئەمەش یەکێکیان پێداچوونەوە بەو کۆنتراکتە نەبووە کە لە خاڵە سنووریەکان چەندین کۆمپانیا هەن کار دەکەن. لەوێ حکوومەتی هەرێم پێداچوونەوە دەکات لەسەر ئەوەی کە کردوێتیشی بعضی لەوانە ئەسڵان پێویست نەبنەوەنە ئەلغا دەکرێن، ئەوانەی تریش کە کۆنتراکتەکانیان لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمدا نەبووە پێداچوونەوەی پێدەکرەوە و لە بەرژەوەندی هەرێم کۆنتراکتەکان ڕێکخراونەتەوە. کەواتە ئەمە خۆی بەخۆی بەشێکی گرنگی چاکسازیە لە خاڵە سنووریەکان. بەشەکەی تر ئەو قاچاقچیاتەیە کە بەداخەوە لە دەرەوەی ئیداراتی حکوومەتی هەرێم دەکرێت کە بۆ ئەمەش پێشتر ئێمە بڕیاری پێویستمان داوە، هێشتا چاوەڕێین ئەو بڕیارانە بچنە واری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین ڕێگری لەو قاچاقچیاتێش بکەین.
لەبارەی پێشێلکاریەکانی سەرخاجی هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی دراوسێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گوتی پێشێلکاری هەمەلایەنە هەیە بۆ سەر سەروەری خاچی هەرێم بەڵام ئەوەی سەرەتا دەستی بە پێشێلکردنی سەروەری خاچی هەرێم کردووە پەکەکە بووە ئەوان ڕێزیان لە سەروەری خاچی هەرێم نەگرتووە و بوونەتە بیانوویەک بۆ هێرشەکانی تورکیا ئاماژەی بەهۆشدا تاوەکو ئێستا 800 گوند بەهۆی شەڕەکانی پەکەکە و تورکیاوە ئاوەدان نەکراونەتەوە کە ئەم شوێنانەی تورکیا ئێستا هێرشی بۆ دەبا هێرش بۆ کێ دەبات ئایا ئەو لایەنەی کە ئەو شوێنانە جێگیر بووە پێشێلی سیادەی عێراق یان هەرێمی کوردستانی نەکرد بوو کەواتە ئەم شوێنانە پێشێلی سیادە کراوە پێشتر و بەداخەوە خەڵکی هەرێمی کوردستان باجەکەی دەداتەوە ئەگەر لە ڕۆژی یەکەمەوە پێم وایە جەنابەت باسی هێزەکانی پەکەکەیەکەی کە تورکیا هێرشی بۆ ئەوان هێناوە ئەگەر لە ڕۆژی یەکەمەوە ئەوان ڕێزیان لە دەستهەڵاتی هەرێمی کوردستان و سیادەی هەرێمی کوردستان بگردبایە تورکیا هیچ پێویست نەدەبووی ئێستا هێرشی بۆ ببات و یان خەڵکی ئێمە بەداخەوە باجەکەی بدەن لە ئەنجامی ئەو لێکدانە و ئەو کێشە دوور و درێژانەیە کە لە ساڵانی ڕابردوو هەبووە زیاتر لە 800 گوند و دێهاتی کوردستان ئاوەدان نەکراونەتەوە لە کۆنفرانسەکەدا مەسرور بارزانی ڕاگەیان لە چوارچەوەی ئەو پرۆسە خزمەتگوزاریانەی دەستیان پێکردووە کار دەکەن بۆ ئاوەدانکردنەوەی تەواوی ناوچەکانی کوردستان و ڕوونشی کردەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لە هەوڵەکانی بۆ جێبەجێکردنی یاسای چاکسازی و لەو چوارچەوەیەشدا تاوەکو ئێستا 100 کۆمپانیای بواری جۆرە جۆریان داوەتە دادگا و چاودەریکی وردیان خستۆتە سەر خەرجیەکانی حکوومەت هەروەها گوتی چەندین هەنگاویان ناوە بۆ دەستگەیشتنی هاوڵاتیان بە خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێم بە ئاسانی لە ڕێگەی کاراکردنی سیستەمی ئۆنلاین و کاریش دەکەن بۆ بە دیجیتالکردنی تەواوی خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێم مەسرور بارزانی گوتیشی بۆ بەدیهێنانی ئامانجی باشتر بۆ ئابووری کوردستان هەنگاوەکانی دانانی بودجەی خۆجێی حکوومەتی هەرێمی کوردستان قۆناغی باشی بڕیوە ئاراد جەلال کوردستان 24